ئەس وەکو هونەرمەند مازن ئەلیاس لاوەڕێزێمێ ئش بۆ خەلکی مەتەبە ئەم هێویدارین vê qedrê îşmalê xwe dernekevin îş ber ku îşeka gelek giran û geleka nexweş e. Hêvîdarên ihtifadê xwe bikin, ibzarûyê xwe bikin, vê qedrê mal de bimînin, ji ber ya careka dî weke berê em çîne dawet û dîlanê xwe û kêf û xweşiyê xwe gote elwîqaya xêrin min el-ilac. Silav û rêz ez çavê wan maçî dikim. ئەم پەتایە جیهانیە بەڕاستی پێویستە ئێمە بە جددی وەری بگرین و پێویستە نەترسین و فەرامۆشی نەکەین. ینی ئەم دوو شتە زۆر گرنگە، ینی نەترسانی و هەروەها فەرامۆژ نەکردنی و دڵنیاتان دەکەمەوە ئەو بارودۆخە هەستیارێکی ئێستا هەیە تێدەپەڕی و قوتابیانیش دەتوانن سوود لەم کاتانەوە بگرن، بۆیە بە هیچ شێوەیەک کاتی خۆتان بە فیڕۆمەدەن. گرنگە پلانێکی تۆکمە بۆ خۆتان دابنێن لەم ماوەیەدا، پێداچوونەوەی ئەو بابەتانە بکەن کە پێویستە پێداچوونەوەی تێدا بکرێ و هەروەها خوێندنەوەی کتێب یاخۆ گەڕان بە دوای سەرچاوەی زانست و زانیاری بەڕاستی گرنگە لەم کات و ساتدا. بۆیە هیوای من ئەوەیە کە هەموو لایەکتان تەندروست باش بن و سەلامەت بن و دووبارە یەکەمەوە کە ئێوە زۆر بەهێزترن لە کۆڕۆنا ئەگەر بێت و بە تەواوی پابەندی ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی. شێوەیەمەش براکەمانای هێنەرە ئێمە لەبەر کۆڕۆنا ناچنێ دەرەوە لە ماڵەوە دەبین. من و براکەم هەندێک جار یاری دەکەین، تەماشای پاپای کورتی دەکەین. من بریاردا وەک پشتەوانیەک بۆ وێ بریارێ ئەس ماڵا خۆدا مینم و دەرنەکەوم داک و ژیانە خۆ و ژیانە خێزانە خۆ و ژیانە کەس و کارێ خۆ و هەروەسا ژیانە کۆمەلگەهەیە پارێزە. خەشک و بەرایان هێژە داخوازامش و ئەوە و ئونژی هەرۆسا هەریش مەشەقە خۆبە پێگیریە ڤان ڕێنمایە بکەین و وێ بریارێ بکەین و ئەم ماڵا خۆدا مینەوە و دەرنەکەبین داک و ژیانە خۆ و ژیانە کەس و کارت خۆ ژیانە خۆشەویستت خۆ پارێزی.